کۆتایی دەرسەکەم بە چیرۆکی کوکوور کە لە گۆڤاری بڕیارە خوێندومەتەوە بۆتان باسەکەم. ئەفەرمێ پیاوێک وەفاتەکە باخێکی زۆر جوانی ئەبێ بەجێ ئێهێڵە بۆ مناڵەکان، مناڵەکانیش بەجێ هێڵن بۆ یەکێک لە کوڕەکان. خەڵکی ئەم لادێش کار و کاسپیان لەسەر دۆزینەوەی مرواریە، لە کەناری دەریان خەریکی دۆزینەوەی مرواری. ئەمیشەوە سەیرەکاڵە دەوەرە خەڵک باوکی ئەمرێ مرواریەوە بەجێڵە باوکم باخێکی بۆم بەجێشت، ئاخر من باخ چی لێ بکەم؟ دوای مدەتە سێرەکە ئەم باخە طەبعاً باخ ئەگەر خزمەتی نەکەی ئەبێتە کاولە، وای لێ ئینسان ناچێتە ناوێرە بچێتە ناوی، پاک و تەمیزەکەی نامێنێت، دڕک و داڵ ئەیگرێ، باشە گژ و جواتیە بەرزە بێتەوە، ناشرین ئەبێتە دیمەنێکی ناشرین ناولادێک. ئەویش ئەوە جاروبار ئەوەستێ و لە ناو باخەکە و سەیرەکە و بێ تاقەت و بێزاری ناو ئەم باخەیە و هەنە جار ئەڕوا لە بری ئەوەی خزمەتی کە شەق لە داروبەر هەڵایە لە ناو باخەکە بێ تاقەت. باشە من باوکم ئەوەی بۆ بەجێهێشت، ئاخر ئەمە بوو بە نەکبەتی بووم، نە ئەم پێ بکرێنەوەی مروارێکش پێ بدۆزرێت. ئەڵێ پیاوێک لەوەیەت پێ ئەڵێ ئەم باخە نافرۆشی، ئەڵێ بەرە وەڵڵا ئەیفرۆش، خواخۆمە لە کۆڵم کە باوکم ڕۆژ ئەمەی بەجێهێشت و برا خوشکەمە ڕۆژ بەسەر منیانە بەجێهێشت و خۆمیش تاقەتم نییە و کورە ئیشیشم پێ ناکرد. ئەڕۆم ئیشەکەم خەڵکان دەوەرە باخێکی هەیە ئیشەکە، ئیش ناکەم ئاخر باخ چی لێ بکەم؟ ئەڵێ ئەویش ئەڵێ دە باش باخکێ لێکرا بە چەند مروارێکی کەم و ئەوش وەکو عالەم ئیسراحەتەکە ئەچێ مرواری ئەدۆزێتەوە، مانگی مروارێکی بۆ ئەدۆزرێت. ئەڵێ مانگی مروارێکی بۆ ئەدۆزێتەوە زۆر مرتاحە بە مرواریە، سەیری ئەکا مروارێکم دۆزیەوە. ئەڵێ دوای فترێ سەیرەکە ئەم کابرایی کە باخەکەی کڕیوە باخەکەی ڕازاندەوە خزمەتی کرد، کەپرێکی جوانی تیا کرد، هەموو ئەوانەی لە مرواری دۆزینەوە ئەهاتنەوە ئیلا بۆ لای ئەو لایەن بدایە، چاکیان ئەخواردەوە، قومێ دوایان ئەخواردەوە، ئیسراحەتێکیانە کرد، هەندێک پارەشیان ئەدا بەم. ئەم بە ئاسانی سەرچاوەیەکی دارایی دەستکەوت. ئەڵێ ڕۆژە لە ناو باخەکە خزمەتی ئەکرد، ئەگەڕا لە پڕ سێری کرد ئەم کانیە شتێکی تێیە کە هەڵدایەوە سێری کرد هەموو مرواریەکان لەم باخەوە ئەچێتە ناو دەریە. بەردەمی گرتن یەک مرواری لە دەرەوە نەما، اینجا ئەم مرواری ئەفرۆش بە خەڵک. ئەڵێ کابرای باخەکەی فرۆشتە بوو، هەموو جارە سەیری باخەکەی کرد مەڕەقێکی زۆر گەورەی ئەخۆ. ئاسوودەیی لە لای ئینسان لە دڵی خۆیەتی، بەخۆی سێ مەمە خاوەنی باخەکەین، ئەم دڵەیە. هەمیشە نایم ئەمە خزمەتکەین، بەشەکەی خۆمان قەناعەت پێ بکەین، کاری تیا بکەین، نازانین سەرچاوی خێر لێرەیە، تەماعەکەینە شتەکانی خەڵک بەدەستی خەڵکەوە لە دوورەوە کە ئەمەمان لە دەستدا ڕۆشتین، زۆر شتمان لە دەستدا. ئینسان خۆشبەختیەکەی لە ماڵی خۆیەتی، ئارامیەکەی لە دڵی خۆیەتی، بە سیرکردنی شتی خەڵک هیچ بە تۆ دەستگیر نابێ، غەم و خەفەت نەبێ، باخچەکەت ئەوەی تر کاولە بێ. ئەم باخچە پێویستی بە تەسکیە هەیە، بە پاکردنەوەیە، بە جوانکاری هەیە. لەو ئەچە ڕۆژە لە ڕۆژان تۆ بیتە خاوەنی هەرچی مرواری خەڵکی. بۆی ئینسان سەیری مروارەکانی دەستی خەڵک نەکە، سەیری سەرچاوەی خۆشبەختی خۆی بکە کە دڵیەتی، خزمەتی دڵی بکە.